نیوەڕۆتان باش. سەرلەبیانی ئەمڕۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی تاقیکردنەوە ئەزموونە گشتەکانی خوێندکارانی قۆناغی دوانزەی ئامادەیی لە هەرێمی کوردستان ئاشکرا کرد. هەرچەندە پێشتر ئەسمەد محەممەد وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کاتژمێر دوانزەی نیوەڕۆی ئەمڕۆی بۆ ڕاگەیاندنی نمرەی خوێندکارانی قۆناغی دوانزەی ئامادەیی دیاری کرد، بەڵام سەرلەبیانی ئەمڕۆ ماڵپەڕی فەرمی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامەکانی تاقیکردنەوەی ئەزموونە گشتیەکانی خوێندکارانی قۆناغی دوانزەی ئامادەیی لە هەرێمی کوردستان ئاشکرا کرد. شەوی ڕابردوو زنجیرەیەک تەقینەوە کە لە ڕێگەی بۆمبی چێندراوە ئۆتۆمبیلی بۆمڕێژکراوە ئەنجامدران پارێزگاکانی کەربەلا و بابل و وەستۆ و دیقار و بەسرە و مووسڵیان هەژاند و بەهۆیانەوە ژمارەیەکی زۆر لە وڵاتیان کوژران و بریندار بوون. ئەوکات لەگەڵ تەقینەوەکانی شەوی ڕابردوودا ئەمڕۆ چەند تەقینەوەیەک بەشێک لە پارێزگاکانی عێراقی کردە ئامانج و بەهۆیانەوە 23 کەس کوژران و دەیان کەسی تریش بریندار بوون. سەرچاوەیەک لە پۆلیسی پارێزگای دیالە ڕایگەیان بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی ڕەوشی ئەمنی قەزاکە و لە ناوبردننی گروپە چەکدارەکان ئەمڕۆ کۆمەک و پشتگیری سەربازی گەیشتە قەزای مەغدادیە. سەرچاوەکە بە سۆمەریە نیوزی ڕاگەیان ماوەیە کە ڕەوشی ئاسایشی قەزای مەغدادیە بە شێوەیەکی مەترسیدار تێکچووە و ئەوە شوای کردووە هەندێک لە خێزانەکان گوندەکانیان جێبهێڵن. وتیشی بۆ کۆنتڕۆڵکردنی بارودۆخەکە ئەمڕۆ چەندێکێکی سەربازی کە لە سوپا و پۆلیس پێگاتون گەیشتنە خۆرهەڵاتی قەزای مەغدادیە. شەڕ و پێکدادان لە گەڕەکەکانی قابون و جوبەر لە چواردەوری شاری دیمەشقی پایتەختی سووریا شڕتر بوونەتەوە و لیژنە هەمانگە ناخۆیەکان ئاشتیان کرد. ژمارەی کوژراوانی دوێنێی ناوچە جیاجەکانی ئەو وڵاتە گەیشتە 126 کەس. سەرچاوەیەکی ئۆپۆزیسیۆنیش ڕایگەیاند کە لە هەڵمەتی سەربازی سوپا بۆ سەر گەڕەکی قابون لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا 19 کەس کوژراون. هەروەها سوپای بەشار ئەسەد چەندین کوشتارگەی خوێناویان دەرهەق بە هاوڵاتیان ئەنجام داوە. پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵانەی کە باس لە ئەنجامدانی هێرشێکی ئاسمانی لەسەر بارێکی موشکی پێشکەوتوو لە ناوچەی لادەقەیی سووریا لەلایەن هێزی ئاسمانی وڵاتی ئیسرائیلەوە دەکەن، بەنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە لە لێدوانێکیدا ئاشکرای کرد کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادات بە حەزبوڵای لوبنان چەکی سەربازی مەترسیدار بەدەست بێنێت. درێژەی لێدوانەکەیدا نەتەنیاهۆ ئاشکرای کرد سیاسەتی حکوومەتەکەی بریتیە لە ڕێگەگرتن لە گواستنەوەی چەکی مەترسیدار بۆ حەزبوڵای لوبنان و سەرجەم گروپە چەکدارەکان. وتەبێژی سەربازی مەسر جەختی کرد سوپا بە هیچ شێوەیەک دەستبەرداری دەستکەوتەکانی 30 یۆلیۆن نابێت و ڕەتیشی کردەوە سوپا هیچ پەیوەندیەکی بە کۆمەڵەی ئیخوان موسلیمینەوە کردبێت. ئەحمەد عەلی ڕایگەیاند لێدوانەکانی عەسام عەریان جێگەری سەرۆکی حەزبی ئازادی و دادپەروەری سەبارەت بە پەیوەندیکردنی سوپا بە سەرکردەکانی ئیخوان موسلیمینەوە دوورن لە ڕاستیەوە و ئامانج لێوەی تێکدانی پەیوەندی نێوان سوپا و گەلە. وتیشی دامەزراوەی سەربازی جەخت لە سەر پابەندبوونی خۆی با بڕگەکانی نەخشەڕەگە دەکات کە گەل ڕەزامەندی لەسەر پیشان داوە. وۆڵ ستریت جۆرناڵ لە راپۆرتێکیدا بڵاوی کردوتەوە کە سەرکردەباڵەکانی سوپای مسر بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن کۆبوونەتەوە و ئاماژەشی بۆ داوە کە سوپا پەیامێکی ئاڕاستی ئۆپۆزیسیۆن کردووە کە تێیدا جەختیان کردوتەوە کە ئەگەر ئۆپۆزیسیۆن ژمارەیەکی بەرچاو لە لایەنگرانی لەسەر شەقامەکان کۆبکاتەوە ئەوە سوپا دەست وەردەداتە دۆخەکە و لە ڕێگەی هێزەوە محەممەد مورسی لەسەر کار لا دەبات. ڕۆژنامەکە ئاشکراشی کرد کە هەریەک لە محەممەد بەڕادعی و حەمدین سەباحی و عەمر موسا بە شێوەیەکی بەردەوام بەشداریان لەو کۆبوونەوانەدا کردووە. پەرلەمانی تورکیا مادەی 35 دەستوری ئەو وڵاتەی هەموار کردەوە کە ڕێگە دەدات بە سوپا لە کاتی هەستکردن بە مەترسی بۆ سەرکۆماری تورکیا هێز و دەسەڵاتی خۆی بەکاربێنێت. بە پێی هەموارە نوێەکە لە جێگەی بەڕگەی پێویستە لەسەر سوپا پارێزگاری لە کۆماری تورکیا بکات. ئەم بەرگەیە زیاد کراوە کە دەڵێت ڕۆڵی سوپا بریتیە لە بەرگریکردن لە وڵاتیانی تورکیا دژی هەر هەڕەشە و مەترسیەک کە لە دەرەوە بکرێتە سەری. ئەوکات ئاماژە بۆ دراوە سوپا لە کاتێکدا وەڵامی بۆ هەر مەترسی و هێرشێک دەبێت کە لەلایەن پەرلەمانەوە بە ڕەسمی ڕێگەی پێ بدرێت. شاد و بەختەوەر بن و کاتێکی خۆش.